یانی کتێبی کوردی لە لەندەن میوانداری هەردوو نووسەر دکتۆر ڕێبوار فەتاح و کامەران سوبحان دەکەن بۆ تێرامان لە شعری گۆران و ڕنگدانەوەی شعری ئینگلیزی لە شعرەکانیدا و بڵاوکردنەوەی هەردوو کتێبی گۆران سێبەری خەیاڵ و لە خەیاڵەوە بۆ خەیاڵ دەکەن. لەگەڵ دکتۆر ڕێبوار فەتاح گفتوگۆی زیاتر دەربارەی بابەتەکە دەکەین. دکتۆر گیان سڵاو لێبێ. سڵاو لێوەش. زۆر سپاس. دکتۆر بە بۆچوونی بەڕێستان دیارترین ڕەهەندی ڕنگدانەوەی شعری ئینگلیزی لە شعرەکانی گۆراندا لە چیدا بەرجەستە دەبێت؟ شعرەکانی دواتری هەمویان جۆرێک لە مۆرکی شعری ئینگلیزیان پێوە دیارە، بەڵام لە سێ شعردا باشکرا دیارە لە شعری بۆ بولبول کە خۆی ئاماژەی پێدا کاریگەری شعرێکی بیسی بیشیشێلی شاعری ڕۆمانسی ئینگلیزی لەسرە کە سەردێڕەکەی تو دە سکایلاک بە ئینگلیزی ئەڵێ بۆ پەڕەسێ بۆ کڵاوکڕە، بەڵام گۆران کردێتی بۆ بولبول ڕنگدانەوەی لەویا زۆرە، بەڵام لە شعری بۆ گوڵی لاولاو یعنی هەر ئەتوانی بڵێ هەموو دێڕێشی شعری هێرک ڕنگدانەوەی یاوەتەوە لە شعرەکەی گۆرانە لە گوڵی لە شعری بۆ نێرگس تو دافەدێڵز ڕۆبەرت هێرک شاعرێکی ناسراوە لە سەدەی 16دا ژیاوە. لەویا زۆر ئاشکرا پێوەی دیارە. بەڵێ ئاشنایی گۆران بە شعری ئینگلیزی چ کاریگەریەکی لەسەر شعری هاوچەرخی کوردی هەبووە کە گۆران پێشەنگێتی؟ ئەو شعرانەی کە گۆران نووسێتی و کاریگەری ئینگلیزیان لەسرە ڕەنگی یاوەتەوە لە شاعیرانی دیکە بەبێ ئەوەی ئەوان بزانن کە گۆران کاریگەری شعری ئینگلیزی لەسەر بووە. بۆ نمونە جوانی بێناو خشکاڵی لێواڵی ئەوە کاریگەری شعرێکی زۆر ناسراوی لۆرد بایرنی شاعری ڕۆمانسی ئینگلیزی لەسرە، دیارام شعرێک لە زۆر شعری دیکەی کوردیدا ڕەنگی یاوەتەوە بە تایبەتی لەوانەی کامەران مکریدا بۆ گوڵی لاولاو ڕەنگی زۆری داوەتەوە بەڵام دیار ئەو شاعرانی وەریان گرتووە نەیانزانێ کە گۆران کاریگەری بۆ لەسەر شعری کاریگەری شعری ئینگلیزی لەسەر بووە. یعنی ئەگەر گۆران کاریگەری لەسەر شعری کوردی هەبوو بێ دیارە شعری ئینگلیزیش کاریگەری لەسەر شعری کوردی هەبووە. پێشتر ئەگەر سەیری شاعیرانی نێوخواس بکەین لەوانە ڕەشید نەجیبیان شێخ نووری شێخ ساڵح ڕەشید نەجیب ڕەنگە کاریگەری فەڕەنسی لەسەر بوو بێت، بەڵام شێخ نووری شێخ ساڵح کاریگەری تورکی لەسەر بووە، بە تایبەتی تورکە نوێخوازەکان گۆران کاریگەری شعری ئینگلیزی لەسەر بووە. یعنی پێکەوە ئەو گروپە پێکەوە ئاشنا بوون بە شعری ئینگلیزی و فەڕەنسی و تورکی و عەرەبی و فارسی، ئەوانە هەموو لە شعری نوێی کوردیا ڕێنیان داوەتەوە. بەڵێ دکتۆر گیان بە بۆچوونی بەڕێستان شعری گۆران لە کایەی ڕۆشنبیریدا وەک پێویست بایەخی پێدراوە؟ یعنی ئێمە ئەبێ ئەومان بیر نەچێت کە بەڕاستی ئێمە کللتورێکی کەمێک لاوازمان هەیە. من هیوا خوازم کە زانکۆکان لە دوای 91 و 92 تاکو ئێستا کاریگەری گەورەیانە بۆیە. بۆ نمونە شعری گوڵی شعری بۆ بولبول کە کاریگەریەکی زۆر بەهێزی شعری لەسرە، من هیوادارم ئەو هەموو دکتۆرا و ماستەرە یەکێک ئەو شعری بکردا بە ئینگلیزی، دیار ئێستا من کردوم ئەفو بە کوردی، ئێستا من شعرم کردو بە کوردی شعرێکی زۆر درە 105 دێڕە. یعنی تۆ ئەو هەموو دکتۆراشتە وەرگریت بەبێ ئەوەی کاریگەری شعری ئینگلیز لەسەر گۆران ببینیت، دیارە مانای ئەوەیە کە توێژەرەوەی کوردی کاری خۆی نەکردووە بە بۆچوونی من. بەڵێ تێرامان لە شعرەکانی گۆران و بڵاوبوونەوەی دوو کتێبی کامەران سوبحان کە لەمڕۆدا هەردووکی بڵاو دەبێتەوە لە تاراوگا واتە لە لەندەن، چۆن ئەم کۆنتاکتە دروست بوو لە نێوانتانە و بۆ چ مەبەستێک ئەم دوو کارە پێکەوە دەکەن؟ من بڵێ چاپی یەکەمی
کتێبەکەی سوبحانە بخوێنەوە گۆران لە سێبەری خەیاڵە وای ناوە گۆران لە سێبەری خەیاڵ کە خوێنمەوە بەڕاستی کۆمەڵێک سەرنجم لا دروست بوو ئەو سەرنجانەم لەگەڵ سوبحانە گفتوگۆ کرد یەکێ لەوانەوە بووتم تۆ پێویستە پێشەکێکە بۆ بنووسایە بۆی کە خوێنەت بەرێتە ناو باسەکەەوە وتی باشە من چاپیەکەمەوە تۆ پێشەکەم بۆ بنووسە بەڵام بەڕاستی کە من خوێنمەوە سەرنجم زۆرتر لا دروست بوو خۆگەرێکی چاپی یەکەم و چاپی دۆم بخوێنێتەوە کاریگەری بۆ چوونی منە بینێ لەسەر کتێبەکەی سوبحان ئەوی کە ئەوەم کرد دیار بوو سوبحان بەدڵی بوو هیوادار بەدڵی بووە لە تەنیشتمەوە دانیشتووە سپاس بۆ ئێوە با زەمینەکەم کە ئەوەم کرد دیار بوو بەکارێکی باشی زانی بوو وتی کتێبێکی کەمەیە لەسەر پیرەمێرد وتم بێنە باسێک سێرە بکەن ئەوەشم کە خوێنەوە کۆمەڵی سەرنجی کەم لا دروست بوو ئەو سەرنجانم پێوت کتێبەکەی لەژێر ڕۆشنایی و سەرنجانان نووسیەوە ئەوەی کە گرنگە بەڕاستی لێرەدا بیڵێم من و کاکەمەران لە دوو باگراوندی جیاوازەوە هاتوین من لە زانستەوە هاتووم کاکەمەران زۆرتر لە ئەدەب و میدیا و شانەوە هاتووە ئەمە دوو بۆچوونی زۆر جیاوازە بە قەناعەتی من ئەمە نۆسفی خۆمە کاکەمەران زۆر بەختەوەر بوو کە زانایەک بە کتێبەکەی بچێتەوە چووگە ینی زانست بواری گفتوگۆی تیان نییە یا ڕەشە یا سپیە زۆرتر بەڵام لە نووسینی ئەدەبیە بۆ نمونە من ئەگەر دووبارەی تیابێک ئەو ڕازەمەدە و دووبارەیە بێ لاپەیت هەتا وشەیەکیش دووبارە بواە لە زانستا دووبارە نییە بێک ئەو ڕاز لایبی ئیتر لەوێت دیار بۆ هەندێک جا گفتوگۆی مان زۆریە خایان تاکو بگەینە بڵین ئامانجێک بگەینە گۆڵێک بەڵام هیوادارم کە ئێستا کتێبەکان بۆ شێوازە دەرچووە شوێنمەجێی منی پێوە دیار بێ و هیوادارم ئاسانتر خوێنرێتەوە و خوێنەریش بزانێت کتێبەکان باسی چیەکەن و چۆن بەرەئەسێن و بەرەو شوێچن. دکتۆر ڕێبوار فەتاح سپاس کە لەگەڵمان بوویت. من سوپاسیەوەکەم ڕۆژێکی خۆش بۆ تۆش.